یەکەمین بەرنامەی 2024 سپۆرت مەگەزین پێشکەشەکەین. لە ساڵی 2023 ئەتوانین بڵێن ساڵی پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری سلێمانی بەڕێوە چوو و ساڵی دەستکەوتە وەرزشیە گەورەکانیش بوو لە سەرجەم یاریە جیاوازەکان. لە سەرەتای سپۆرت مەگەزینی ئەم جارەدا باز لە چەند پاڵەوانێتیەکی نێودەوڵەتیەکەین کە لە سلێمانی بەڕێوە چوو. لە یاریە جیاوازەکانە سلێمانی بە هۆڵنەی هەبوونی هۆڵی گەورەی نێودەوڵەتی چەند پاڵەوانێتیەکی نێودەوڵەتی بەڕێوە چوو بە کەمێکیان ببینین. ساڵی 2023 سلێمانی بوو بە شوێنی بەڕێوەچوونی چەند پاڵەوانێتیەکی نێودەوڵەتی. ئەوەی ئەیبینن پاڵەوانێتی باسکەی کچانی ڕۆژئاوای ئاسیا بوو کە لە شاری سلێمانی و لە هۆڵەکانی زانکۆی سلێمانی بەڕێوە چوو. هاوکات لە هەمان شوێن پاڵەوانێتی تۆپی سەرمێزی ڕۆژئاوای ئاسیا و وڵاتانی عەرەبی و پاڵەوانێتی نێودەوڵەتیش بەڕێوە چوو. لە هەموو پاڵەوانێتیەکان یاریزانان تایدا یاریزانە کوردەکان بەشدار بوون. ئەوەش پاڵەوانێتی کیک بۆکسێنی وڵاتانی عەرەبی بوو کە بە هەمان شێوە لە شاری سلێمانی و لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشیەکان بەڕێوە چوو. لەوێش یاریزانە کوردەکان ئەنجامی باشیان بەدەستهێنا. لە پاڵەوانێتی تۆپی سەرمێزەکان کە لە سلێمانی بەڕێوە چوو بەشێکی زۆر لە ئاستە تەمەنیەکان یاریزانی کورد بوون. هاوشێوەی کە پاڵەوانێتی باسکەی کچانی ڕۆژئاوای ئاسیا هەڵبژاردەی عێراق بە تەواوی یاریزانان و ستافەکانیانەوە کورد و دانیشتووی سلێمانی بوون کە پلەی سێمیشیان بەدەست هێنا لەو پاڵەوانێتیە. سلێمانی بەهۆی بوونی ژێرخانێکی وەرزشی باش هەمیشە یەکێتیە وەرزشیەکانی عێراق پشتی پێدەبەستن بۆ میوانداری پاڵەوانێتیەکانی نێودەوڵەتی بە تایبەت پاڵەوانێتیەکانی ڕۆژئاوای ئاسیا. هاوشێوەی یاریە جیاوازەکان چەند ئیڤێنتێکی نێودەوڵەتیش لە سلێمانی بە تایبەتی لە یاری هونەرە بەرگریەکان ئەنجامدرا کە یاریزانانی کورد لە ستایلە جیاوازەکاندا لە وەرزشە جیاوازەکان هەمیشە بوونیان هەیە لە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق بۆ یاریە جیاوازەکان. کچانی سلێمانی لە یاریە جیاوازەکان هەمیشە لە ئاستی عێراقدا ژمارەیەکی گەورەن. بە تایبەت بگوتمان کە لە چ لە تێنس چ لە باسکە چ لە یاریەکانی دیکەدا هەمیشە بوونیان هەیە و ستافێکی ڕاهێنانی باش تیمی ئازبەرزیان دروست کردووە و لە پاڵەوانێتی نێودەوڵەتەکانیشدا بەشداریان کردووە. دەستگای میدیای کورساتیش وەک هەمیشە سپۆنسەری بەشێکی زۆری پاڵەوانێتیەکان بۆ لە ڕووی میدیاییەوە و گرنگێکی زۆری پێداوە و یاریزانانی وڵاتە بەشداربووەکانیش کورساتیان کردو بە سەرچاوەیەک بۆ بینینی ئەو کێبڕکێە نێودەوڵەتیانەی کە لە سلێمانی بەڕێوە چوو. لەگەڵ بوونی پاڵەوانێتیەکان لە سلێمانیدا یاریزانە کوردەکانیش لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداری گەورەیان هەبوو و توانیویانە لە ڕیزی هەڵبژاردە جیاوازەکانی عێراقدا ئەنجام بەدەستبێنن. لە عێراق لە دوای چەند ساڵێک پاڵەوانێتی جامی کەنداو بۆ تۆپی پێش بەڕێوە چوو کە ئەو کاتیش هەڵبژاردەی عێراق کە توانی لە 2023 ببێ بە پاڵەوان. ئەو کات چەند یاریزانێک لە ڕیزی هەڵبژاردەی عێراقدا لە بەسڕە نازناوەکەیان بەدەستهێنا. هەڵبەت ئەمەی کە ئیبینن پاڵەوانێتی ڕۆژئاوای ئاسیای باسکەیە کە ستافی هەڵبژاردەی عێراق کچان بەڕاهێنرانەوە کوردن و لە شاری سلێمانی لە ئەکادیمیای ژیما مەشق دەکەن. ئەو وێنانەشی کە ئێستا لەسەر شاشەی کورساتە ئەوە ئامادەبوونی سەرۆکی فیفا و سەرۆکوەزیرانی عێراق و تەواوی بەرپرسانە و بەدەستهێنانی جامی پاڵەوانێتیەکە و بەرزکردنەوەیەتی لەلایەن ئاسۆ ڕۆستەم و شێرکۆ کەریم و یاریزانانی دیکەی کوردی هەڵبژاردەی عێراق کە جامی کەنداویان بەدەستهێنا.